بەناوی خۆم و هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە خێراتنی جەنابی وەزیرەکەین کە تەشریفی هێناوە بۆ سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو پاڵپشتیەک بۆ بەرەو پێشبردننی کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. پاڵپشتی جەنابیان بۆ ئێمە ئاماژەی بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشتە بۆی باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان مامەکە لە گشت سنووری قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر سامانەکەم بۆ پێشکەشکردنی وتارەکە. بەناوی خوای گەورە و میهرەبان، ڕۆژتان باش. ئەمڕۆ لەگەڵ برایانم لە ڕاوێژکاران و بەڕێبەرانی گشتی دیوانی وەزارەتی تەندروستی و لەگەڵ ئامادەبوونی برای بەڕێزمان جەنابی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کاگەڵگورد و بەڕێز بەڕێبەری گشتی تەندروستی سۆران و تیمی یاوەری ئەمڕۆ لە بەیانی زوودا سەردانی نەخۆشخانەی چۆمانمان کرد لە قەزای چۆمان بۆ بەسەرکردنەوەی ڕەوشی نەخۆشخانە و خزمەتگوزاریەکان و پێداویستەکان و کێشەکان هەم لە بواری دەرمان، لە بواری ئامێری پزیشکی، لە بواری پزیشکانی پسپۆڕ و پێداویستیەکانیان. لە نزیکەوە تێڕوانینمان هەبوو بۆ ئەو پێداویستیانەی کە هەیە و بە خۆشحاڵیەوە دوای ئەوەی کە بەڵێنماندا بوو سنتەرێکی ششتنی گورچیلە بۆ ئەو نەخۆشانەی کە لە کارکەوتنی گورچیلیان هەیە و پێویستیان بە چەند ڕۆژێک جارێک ششتنی گورچیلە هەیە. دوو ئامێری ششتنی گورچیلە دابین کرا و لە ئێستادا سەرقاڵی دەست بەکاربوونی ئەو ئامێرانەی کە پێداویستەکانی دیکەی تەختیری ئاو و هەندێک پێداویستی دیکەی هەیە بۆیان دابین بکەین بۆی چی دیکە نەخۆش لە قەزای چۆمانەوە ڕوو لە شاری سۆران نەکات و ئەم ڕۆتینە کەم بکرێتەوە و نەخۆش سوود لەم خزمەتگوزاریە وەربگرێ لە ناو شارەکەی خۆیدا بتوانێت ڕۆژانە یان بەپێ ئەو خشتەیە کە پزیشکی پسپۆڕ بۆی دابین دەکات خزمەتگوزاری شوشتنی گورچیلە وەربگرێت. و دواتر سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆرانمان کرد لەگەڵ بەڕێز جەنابی سەرپەرشتیاری ئیدارە کاگەڵگورد لە کۆبنەوەیەکدا گفتوگۆی ڕەوشی تەندروستیمان کرد. ئەو کارانەی لە پێشودا کرا جێگای دەستخۆشی و سوپاس بوو بۆ بەڕێزیان و سوپاس بۆ بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سۆران، هەم بەڕێز بەڕێبەری گشتی و تیمی یاوەری کە لە ماوەی ڕابردوو دوای ئەوەی کە ئیدارەی سەربەخۆی سۆران دامەزرا بۆ یەکەمین جار بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سۆران دامەزرا، بە دڵنیاییەوە بە دامەزرانی ئەم بەڕێبەرایەتی گشتی پێویستی بە پاڵپشتی و پشتگیری و ژێرخانێکی باشتر هەیە، هەم لە بواری ژێرخانی مرۆیی، هەم لە بواری بیناسازی، هەم لە بواری ئامێر و پێداویستی پزیشکی. و ئەوەی تێبینیمان کرد ئێمە دوای ئەوەی سەردانی نەخۆشخانەی ئافرەتان و منداڵانمان کرد لە ناو شاری سۆران بەڕاستی جێگەی دەستخۆشی بوو کە بێ کێشە و گرفتن و الحەمدوللیلا خزمەتگوزاریەکی زۆر باش پێشکەش بە منداڵان و ئافرەتانی ئەم دەڤەرە دەکرێت، نەک تەنها لە شاری سۆران بگرێت لە هەموو قەزا و ناحیەکانی دیکەوە لە گوندەکانەوە خزمەتگوزاریەکی زۆر باش پێشکەش دەکرێت. ئێمەش لە نزیکەوە بەڵێنماندا کە هەر پێویستێک هەیە لە هەر بوارێکدا پاڵپشت و پژگیریان بین. و لە ئێستادا ئێمە هاتوین بۆ نەخۆشخانەی ئاشتی. ئەم نەخۆشخانەیە ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتن و فراوانکردنی خزمەتگوزاریەکانی بینیوە. ئێستا لە مەراسیمێکدا کارگەی دابینکردنی ئۆکسجین و ئۆکسجینی مرکزی بۆ هەموو نەخۆشخانەکە وێڕای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە ڕەوشی کۆڕۆنادا ئۆکسجینی شل بە شێوەی تانک دامەزرا و بەڵام لە ئێستادا سیستەمی کارگە و بەرهەمێنان کە بە شێوەیەکی مرکزی دەداتە هەموو ژوورەکانی نەخۆشخانە. جێگای خۆشحاڵی و سوپاسە کە لەسەر گوژمەی 254 میلیۆن دینار و نزیکەی 50 مکعب ئۆکسجین ڕۆژانە دەدا بەربەردەوام. و ئەم خزمەتگوزاریە زۆر گرینگە چونکە ئەمە دەبێتە سەرچاوەیەکی باش بۆ کردنەوەی چاودێری چڕ کە لە ئایندەیەکدا ئێستا سەرقاڵی کردنەوەی چاودێری چڕین بۆی هیچ نەخۆشێک نەچێتەوە ناو سنتەری شارەکان بە تایبەتی بۆ شاری هەولێر و ئەم ڕۆتینەشکەم بکەینەوە. من دەمەوێت جارشتر سوپاسی بەڕێبەرایەتی نەخۆشخانەی ئاشتی بکەینەوە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سۆران کە لە ئێستادا بە بەراورد بە ئامارەکانی ساڵی پێشوو دو ساڵی پێشوودا کە بە نزیکەیی ماگانە 150 نەخۆش پێویستی بۆ پسپۆڕیە جیاوازەکان دەبوو ڕووی لە شاری هەولێر دەکرد. لە ئێستادا کەمتر لە 50 نەخۆش ڕوو لە یان ئیحالە دەکرێت ڕەوانەی سەنتەری شار دەکرێت. کەمبوونەوەی 2 لەسەر 3 ئەم ژمارەی ئیحالەیە ئەوە دەگەێنێ کە پسپۆڕیەکان و خزمەتگوزاریەکان بەرەو زیاتر بە بەڵام هێشتان طموحی ئێمە و طموحی نەخۆشخانە و
و شایستەبوونی هاوڵاتیانی دەڤەری سۆران بەڕاستی زۆر زیاترە و ئێمەش بۆیە هاتوین لێرەوە دەمێ ئەوە ڕابگەینین کە ئێمە پاڵپشتی بژیری ئەم دەڤەرە دەکەین کە چەند پێویستێکی هەنووکەیی هەیە و کاری لەسەر دەکەین هاوشێوەیەوەی کە لەگەڵ دروستبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بودجەیەکی تەرخانکراو بە بڕووی 5 ملیار دینار تەرخانکرا کە وردە ئەم بودجەیە بۆ پێداویستەکان و ئامێری پزیشکی و ئۆتۆمبیلی فریاکەوتن و ئۆتۆمبیلی بار هەڵگری بەڕات بۆ دەرمان و پێداویستی پزیشکی هەموو ئەوانە ئێمە چەند ڕۆژێک بە لێستاش لە وەزارەتەوە لەگەڵ وەزارەتی دارایی قسەمان کرد. بەڕێزان ئەوەی کە دەمەوێت بڵین کە قەزای چۆمان پێویستی بە سیتی سکان و ئێمەڕایەکەیە بەڵێنماندا کە ئەم دەرخستەیە ئامادە دەکەین و ئینشاءالله لەگەڵ وەزارەتی دارایی ڕەزامەندی وەردەگرین بۆی ئەوەی سیتی سکان و ئێمەڕای پێویستە لە قەزای چۆمان دابین بکرێت و ئەنجام بدرێت و هەروەها لەم دەڤەرەدا هەمومان دەزانین کە لە ناحیەی سیدەکان نەخۆشخانەیەکی نوێ کە دوای ئەوەی بەردی بناغی دانرا و دەست بەکار بوو لە ئێستادا بەرەو قۆناغی فینیشینگ و تەواوبوونە ئینشاءالله کە چەند مانگێکی دیکە ئەم نەخۆشخانەیە لە ڕووی بیناوە تەواو دەبێت لە ئێستاوە کاری بۆ دەکەین بۆی بودجەیەکی تایبەتی بۆ دابینکردنی ئامێر و پێداویستی پزیشکیەکان و هەروە ئەساس و خزمەتگوزاریەکانی دیکەی بۆ دابین بکەین. بە هەمان شێوە کارگەی ئۆکسجین لە قەزای مێرگە سوور و چەند پێداویستێکی دیکەی هەنووکەی هەیە کە باسمان کرد لە ڕووی ئامێری پزیشکی وەکو ئامێری خودەزە لە بۆ نەخۆشخانەی ولادا چەند ئامێرێکی دیکە هەیە و هەروەها دووبارە چاوخشانەوە بە چۆنێتی دابەشکردنی پزیشکانی پسپۆر بۆی بتوانین هاوسەنجێک لە نێوان شاری هەولێر و شاری سۆران و چۆمان و مێرگە سوور و بلێ و هەموو شوێنانەی خەلیفان کەم شوێنانە نەخۆشخانەی تێدا هەیە پزیشکی پسپۆر بە بەردەوام هەبێت بۆی کەمترین نەخۆش پێویست بەوە نەکات کە حالەی نەخۆشخانەیەش دیکەیان سنتەری شار بکرێت. جارش من دەستخۆشی لە بەڕێزیان دەکەین و بە دڵنیاییەوە ئەمڕۆکە ئەم کردنەوەی ئۆکسجینەوە و کردنەوەی ششتنی گورچی لە چۆمان و کردنەوەی چاودێریتر لە ئایندەیەکی نزیکتا و پێداچنەوە بە پسپۆریەت جیاوازەکان بە دڵنیاییەوە خزمەتگوزاری زیاتر دەکا و پیرۆزبایی لە هاوڵاتیانی دەڤەری سۆران دەکەین بە دڵنیاییەوە شایستەی زۆر زیاترن و ئێمە ژۆک وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان من دەمێ سوپاسی بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە بەردەوام پاڵپشتی و پشتگیری ئەم دەڤەرەی کردووە و بە دروستبوونی ئیدارەی سەربەخۆ و دروستبوونی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بە دڵنیاییەوە خزمەتگوزاری تەندروستی لەم دەڤەرە لە ئاستێکەوە دەچێتە ئاستێکی باشتر ئینشاءالله. بەڕێزان بەناوی خۆمان و ئیدارەی سەربەخۆی سۆران بە خێراتی جەنابی وەزیری تەندروستی دەکەین بۆ کە ئەمە چەندین سەردانێتی بۆ ئەم دەڤەرە لەگەڵ تیمی بەڕێزیان دیار ئێمە هەموو هەوڵ و تەقەڵایەکمان بۆ ئەوەیە لە ناو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەوڵ بدرێتن هەموو ئەو خزمەتگوزاریانی لە کەرتی تەندروستی لە شاری هەولێر هەیە کە نزیکترین پارێزگای بەرزبەت ئیدارەی سۆران لەم سنوورە فراهەم بکرێتن بۆ ئەوەی کەمترین هاوڵاتی سەردانی دەرەوەی ئیدارەی سۆران بکاتن. پێشتریش ئەو بەڵێنانەمان داوە و هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆیەکێک لە ئامانجە سەرەکیەکانی کەمکردنەوەی ڕۆتینیات و بەڕێوەبردننی ئیش و کاری خەڵکەکان لەم سنوورەدا. ئەوەی سەردانە مەیدانەکانی جەنابی وەزیر و تیمی یاوەری بۆ ئەم نەخۆشخانانێک کە جەنابیان تازە باسی وردەکاریەکانی کرد بۆ ئێمە جێگای خۆشحاڵیە و هەر لە سەرەوە ساسەشەوە کە پاڵپشتی و پاڵپشتەکانی جەنابی خودی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئەم دەڤەرە جێگای پێزانین و خۆشحاڵی هاوڵاتیانیشە هیوادارین لە ئایندەیەکی نزیک هەموو ئەو کەم و کورتیانەی کە لە سنووری ئەم ئیدارەیە لە نەخۆشخانەکان و بنکە تەندروستیەکان هەیە هەوڵ بدرێتن پڕ بکرێتەوە چونکە ئەمە نەک هەر بۆ خەڵکی ئەم دەڤەرەوە بۆ نەخۆشخانەکانی ئێرە بەڵکو بۆ خودی پارێزگای هەولێریش کەمکردنەوەی فشارە لەسەر ئەم نەخۆشخانانێک کە لەوێندران هەیە ئەگەر هەوڵماندا کەمترین نەخۆش سەردانی پارێزگای هەولێر بکاتن بەمە پاڵپستۆی سەر هەولێرش کەم دەبێتەوە فشارەکان کەم دەبێتەوە دەتوانین لێرانە پێشوازی لەو هاوڵاتیانێک کە پێویستیان بە چارەسەری هەیە. ئەوەی ئەو وردەکارن جەنابی دکتۆرش باسی کردێک لەو پرۆژانێک کە ئێمە لە مێژە کاری لەسەر دەکەین بابەتی ئەم کارگەی ئۆکسجینە کە هەم بۆ ئێرانش بۆ ناوچەکانی کەش دەتوانین سیروی لێ وەربگرین لێرە بەدواوە دەتوانین نەخۆشخانەکانی دیکەی ئەم دەڤەرەش سوود لەم کارگەیە وەربگرن هەموو ئەو پێداویستەکانی ئێستاش کە هەیە هەبوونی بەڕێوەبەرایەتیی گشتی کە ماوەیەکی کورتە دەست بەکار بووە بەڵام جوولەکانی و پاڵپشتەکانی وەزارەتی تەندروستی بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە
جێگای سوپاسە و هیوادانی لە ئایندەدا هەموو ئەو کەم و کوڕیانەی دیکەش کە هەیە لێرە پڕێ بکەینەوە خەڵک پێویست بەوە نەکاتن سەردانی دەرەوەی ئیدارەی سۆران بکاتن بۆ چارەسەرەکان. جارێکی کە بە ناوی خۆمانەوە سوپاس جەنابی وەزیر دەکەین و دەستخۆشیش لە بەڕێوەبەری گشتی دەکەین کە هەوڵێکی جدیان داوەوە ئێمەش وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو هاوکاری و پاڵپشتێکیان دەکەین کە چۆن پێشتر لە ڕابردوودامانە لە ئێستاش لێرە بەدواوە هەموو هاوکاری و پاڵپشتێکی بۆ کەرتی تەندروستی دەکەین کە بەلایمەوە کەرتێکی گرینگە تایبەتە بە چارەنووسی ئەم خەڵکی ئەم دەبارەکە خەڵکێکی خەباتکەر و شۆڕژێرە زۆر سوپاسان دەکەین و سوپاسی ڕاگەیاندکارەکانی دەکەین لە ئامادەبوونیان. سوپاس. بەڕێزان سەبارەت بە خۆبەخشەکان ئێمە جارێشتر سوپاس و دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو نەخۆشخانە و بنکەی تەندروستی و سەنتەرەکانماندا بەڕاستی خۆبەخش بوونی هەیە و خۆبەش پاڵپشتێکی باش بووە لەبەرەوەی ئێمە لە ساڵی 2013 تا ئێستا نزیکەی 8,000 کورتێنانمان لە ناونیشانە پزیشکیەکان و کارمەندان بە تایبەتی کارمەندانی دەرستی هێناوە ئەوەیش بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆریان دابڕان بوونە لە دەرەوەی وڵاتن یان کۆتاییان بە ڕاژەی هاتووە یانیش تەقاعود بوونە یانیش بە شێوەیەک لە شێوەکان گواستراوەتەوە یان ئیجازەی دووڕاتبیە و بەداخەوەش بەشێکیان کە لێرەوە سەر و ڕێز و نەوازش بۆیان دادەنوێن و تەمەندرێژی بۆ خانەوادەکانیان بەداخەوە گوێنیان لە دەستدا کە بە هۆکاری جیاواز و بەشێکی زۆریشیان لە ڕۆژی کۆرۆنا. بۆیە ئێمە دیراسەتێکمان لەگەڵ ئەنجومەنی ڕاژە لە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش کردووە بە شێوازێکی نوێی چۆنێتی دامەزران بەڵام بەداخەوە ڕۆژی ئابووری و قەیرانی دارایی بەڕێستان هەمووتان دەزان کە ئەو دەرفەتەی پێنەداوین کە ژمارەیەکی زۆری هەزاران بەو هەزارانە بتوانین لە شوێنەدا بێن. بۆیە بەسپاسەوە بۆ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو فریاگوزاری و پاڵپشتێک لە کاتی ئێستادا هەم لە ڕۆژی کۆرۆنا 502 کارمەندی تەندروستی بۆ دامەزرانی بە شێوەی گرێبەست و هەم لە ئێستاشدا بۆ شاری سلێمانی و شاری هەولێر و شاری دهۆ هەروە بۆ شاری سۆران و زاخۆ بۆ هەر یەک لەو شوێنانە و هەروە بۆ شاری ئەڵەبدەش 130 گرێبەستی کارمەندانی تەندروستی بۆی ئەو نەخۆشخانەوە ئەو بەشە نوێیانەی کە دەست بەکار بوونە بە تایبەتی لە سەنتەری شارەکان کە بە هاوکاری وڵاتی ئەڵمانیا نەخۆشخانەکانی بەحرکە و نەخۆشخانەی ئەڵمانی و نەخۆشخانەی فریاگەوتن لە دهۆک و ئەڵمانی لە سلێمانی ئەمانە پێویستیان بەکارمەند بۆ سپاسەوە ئەو ڕێژە و ژمارەیە لە ئێستادا سەرقاڵی شیکردنەوە و تەقدیمکردنە کە هیوادارین ئەوانەی خۆبەخشیان بوونە بە پلەبەندی و بە پێوەەر ئەولەویەت و سەرەتایی زیاتر لە بۆوان دەبێت. بەڕێزان سەبارەت بە پزیشکی داد پسپۆڕیەکی دەگمەنە ئەم پسپۆریە لە ناو پسپۆری پزیشکیدا لە هەموو جیاندا زۆر نییە وەکو پزیشکی پسپۆری تەقدیر و کاری پزیشکی دادی دەکەن کە کارێکە هاوبەشە لە نێوان وەزارەتی داد و وەزارەتی تەندروستی بۆ لێکۆڵینەوە و بە دوواداچوون و یەکلاکردنەوەی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان کێشە و گرفتی ڕووداوەکان بە دڵنیاییەوە بۆ دادوەری بەڕێز زۆر گرنگە راپۆرتی پزیشکی دادوەری بۆیە لە ئێستادا لە شاری سۆران پزیشکی دادوەریە بەڵام هەندێک حالەت هەیە من ناڵێم هەموو حالەتەکان بەڵام بەشێک لەو حالەتانە کاتێک کە یەکلا ناکرێتەوە یان گوماناوی دەبێت یانیش پێویستی بە هەندێک پشکنینی پێشکەوتوتر و یەکلاکەرەوە هەیە بە دڵنیاییەوە ئەمە پێویستی بە حالەکردنیە بۆ سەنتەرێکی پێشکەوتوتر کە ئەمە باوە لە هەموو جیهاندا کە هەندێک جار بۆ سەنتەری زۆر پێشکەوتوو بە تایبەتی ئەوەی کە پێویستی بە دیێنەی و پێویستی بە کۆمەڵێک پشکنینی ئەدڤانس هەیە. سەبارەت بە سیستەم من دەمەوێت شتێک باس بکەم کە جێگەی دەستخۆشی و نمونەیەکە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان تاکە نەخۆشخانە وەکو یەکەمین نەخۆشخانەی ئاشتی دەستی بە پرۆژەیەکی و ئامانجێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە پرۆژەی بە دیجیتاڵکردن و ئەلکترۆنکردنی حکوومەت لێرە حکوومەتی دیجیتاڵ لە ناو هۆبە و لە ناو بەشەکانی نەخۆشخانە هەم لە تەواڕی هەم لە ئیسرائیل لە دەرمانخانە لە تاقیگا هەمووی سیستەمێکی ئەلکترۆنی دواتر بە ڕێزانی ڕاگەیاندکاران دەتوانن ڕێپۆرتاژێک بکەن سیستەمێکی ئەلکترۆنیە ئەو سیستەما زۆر ئامانجی تێدا جێبەجێ دەکرێت ئامانجی کەمکردنەوەی ڕۆتینی هاوڵاتی هاوسەنجی لە نێوان هاوڵاتیان بەبێەوەی کەسێک بە پێش کەسێکی تر بکەی و سڕە بگرێت سیستەمێکی کۆمپیوتەری سڕە و نۆرە بۆ نەخۆش دادەنێ دواتریش هاوسەنجی لە پێشکەشکردنی دەرمان کوالیتی دەرمان و جۆنیتی ڕێنمایی پزیشکی چکامووی دۆکمنت دەکرێت نەک ئەوها لەسەر کارتە وەرەقەیەک بێ بەڵکو لە شاشە لە نێوان هەموو بەشەکان بێک بەسراوەتەوە من تازە ئەو هەواڵەشم لە بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانە بیست کە زیاتر لە 150
خەرجکردنی دەرمان یان سەرفبوونی دەرمان کەم بۆتەوە لەگەڵ دانانی ئەوستەما واتە خەرجیش لەسەر حکوومەت کەم بۆتەوە دەرمان بە هەدەر ناچێت و لیک نابێت واتە هەر کەسێک بێت و لەسەر وەرەقەیەک دەرمان وەرگێت ئەمە هەمووی دۆکمنت خۆی بە کۆمپیوتەری هەڵدەجرێت هەمان نمونە ئێمە چەند نەخۆشخانەیەکی دیکە وتومانە بڕۆن نمونەی نەخۆشخانەی ئاشتی لە سۆران ببینن بۆی بتوانین ئێستا سەرقالەوەین هەموو نەخۆشخانەکان هێرێمی کوردستان بکەین ئێستەمێکی ئەلکترۆنیە و لەو نزیکانەش ئینشاءالله ئەو نەخۆشخانانەی کە تەواو بووە و ئەوەی تر وەکو نەخۆشخانەی وولادە لە شارەکانی دیکەش جێبەجێ دەکرێت بەڕێزان سەبارەت بە شێرپەنجە بەڵێ پێویستی بە سەنتەری شێرپەنجەیە بە تایبەتی سەنتەرەکانی دایگنۆزکردن یان سەنتەری دەستنیشانکردن بە تایبەتی شێرپەنجەی مەمک چونکە بە زوو دەستنیشانکردن چارەنووسێکی زۆر باش دەبێت و ئێمە لەگەڵ سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە ئەو دەرخستەیەمان ئامادە کردووە بتوانین لەسەر سندوق یان لەسەر بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا ئیعلانی دروستکردنی سەنتەرێکی شێرپەنجە لە شاری سۆران لە ئێستادا ضرورەت و ئەولەویەتی ئێمەیە دەرخستەی بۆ کراوە دیزاین و تەنانەت زەوی و شوێنیشی بۆ دەرخان کراوە ئەوەی ڕەواندز بەڕاست ئەوەی سیدەکان و ڕەواندز بەڕێزت باس کرد سیدەکان بەڵێ ئەمە ئومێدمان وایە پرۆژەکە لە کاتی خۆی دەتەواو بێت و ئینشاءالله هیچ دواکەوتنێک لە جێبەجێکردنەکە نابێت لە ئێستادا وەکو گوتم لە فینیشینگ و دواتر تەجهیزکردنی پێویستەکە لەگەڵ بەڕێز جەنابی سەرپەرشتیار باسمان کرد بەیەکەوە بتوانین لە زووترین کاتدا تەرخانی بودجەیەکی بۆ موافقە وەرگرین بۆی بتوانین لە کاتی خۆیدا کاتێک بینایەکە تەواو دەبێت دوانەکەوێت لە هەمان کاتدا تەجهیز و ئەثاث و ئامێری پزیشکی بۆ دابین بکرێت ڕەواندز بە دڵنیاییەوە قەزای ڕەواندز هەر لە دێر زەمانەوە قەزایەکی کۆن و خۆشەویست و خاوەنی مێژوێکی زۆرە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی لە ڕەواندز و بنکە تەندروستەکە ئێمە هەوڵ دەدەین لە ئایندەشدا ئایندەیەکی نزیکدا سەردانی دەکەین سپێس بەڵام نەخۆشخانەی گشتی لە ڕەواندز بەداخەوە کە لە دوای ساڵی 2014 لەگەڵ ئەو خێرانەدا هەموو پرۆژە استراتیجیەکان ڕاوەستان بەڵێ بەردی بناغێدانرا ئێمە چەند جارێک لەگەڵ چەند خێرخوازێکی خۆشەویستی خەڵکی ڕەواندز باسمان کردو ئەگەر بێت و بە هەر ڕێگایەکی دیکە بێ بەڵکو ئەم پرۆژەی بەردی بناغێدانرا بکەوێتەوە سەرکار چکۆمەیەک کە لە پرۆژە استراتیجیەکان کە هاوشێوەی هەموو پرۆژە استراتیجیەکان لە دوای قەیرانی 2014 ڕاوەستا بە هۆی نەبوونی یان فەسخ بوونی هەندێک لە گرێبەستەکان لەگەڵ کۆنتراکتەرەکان بە دڵنیایی گرینگە قەزای ڕەواندزیش ئینشاءالله لە ئایندەدا ئەم پرۆژەیەش بکەوێتەوە سەرکار ڕای دەگەین بەڵێ باسی ئەو نەخۆشەمان کرد من باسم کرد ئەو نەخۆشەی بەڕێزیش لە ئینعاشی ئێستا ئینعاشی هەیە بەڵام جۆرێک لە ئینعاشی پێشکەوتوتر پێ دەڵێن چاودێری چڕی هەناسەدان ئەوەی کە لەسەر ئامێری هەناسەدانی دەستکردا کێشەی هەناسەدانی دەستکرد زۆر سنووردارە لە هەموو جیهاندا لە هەموو مستەشفیاتدا لە هەموو مستەشفیاک نییە لەبەرەوەی کۆمەڵێک پێداویستی هەیە نەک تەنها لە ڕووی ئامێری پزیشکی تەنانەت لە ڕووی پزیشکیشەوە پزیشکی سڵکردن دەبێت بە بسیار کاتژمێری لەوێ بێ ئێمە دەمەوێت لێرەوە ڕای بگەینم کە سوپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پرۆژە پێشنیارێکماندایە ئەنجومەنی وەزیران و لەلایەن بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەر دراوە لە مانجی داهاتوە پزیشکانی پسپۆر و پزیشکانی نیشتەجێ و هەموو پزیشکێکی تەقدیر یان سڕکردن سوود لە وەردەگرن بە شێوەی هاندان واتە ئیزافەتەن لە بۆ ڕادبەکەیان یان موچەکەیان شێوازێک لە خەرجێکی هاندانیش ماگانە پێیان دەدرێت بۆی بتوانین پزیشکانی گەنج و دەرچوانی نوێ هاان بدەین بێنە ناو پسپۆری سڕکردن پسپۆری سڕکردن ژمارەکان زۆر سنوودارە عملیاتە لە چاودێری چڕە لە هەموو شوێنێک بە بسیار کاتژمێر بینێنەوە بۆیە لە ئێستادا هەموو پێداویستەکانی چاودێری چڕکردن تەنانەت کارمەند و ئامێر و هەموو ئامادەیە خولی ڕاهێنانیشان کردووە بەڵام ماوە پزیشکی پسپۆری سڕکردنی بۆ دابین بکەین ئایندەیەکی نزیک ڕای دەگەین و ئەو مژدەیەش دەگەینین بۆی نەخۆش کاتێک تووشی نەزیف دەماغ دەبێت ڕەوانەی ناو شاری هەولێر نەکرێت بۆیە بە دڵنیایی و من خۆشم باسم کرد ئەمە ئەولەویەتی ئێمە دەبێت زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز بەخێر بێت زۆر نرخی دەرمان ئەو بەڕێزە باسی کرد بەڕێزان ئێمە زۆر بەڕێزێک ئەگەر بەزەو پرسیارە ئیجازەبی کاگەلگورد باسی نرخی دەرمانی کرد بەڕێزێک ئێمە زۆر لەسەر دەرمان لە ڕابردوو لە هەفتەکانی ڕابردوو لە مانکانی ڕابردوو قسەمان کردەوە بەڕێزان هاوڵاتیانی خۆشەویست کاتان لێ دەکەین ئەو نرخی دەرمانە دەتوانن بکڕن کە لەسەر دەرمانەکە و لەسەر ستیکەرەکە نووسرایە ئەو نرخە داشکانی بۆ کراوە و پێداچنەوەی 2 ساڵی 14,000 بابەتی دەرمان و پێداویستی پزیشکی داشکانی بۆ کراوە و نرخ کەم کراوەتەوە ئەو نرخی کە لەسەر ستیکەرەیە ئەو نرخە شایستەی ئەوەیە کە هاوڵاتی بیکرێت نابێ دەرمانخانەکان هیچ نرخێکی زیاتر لە نرخی ستیکەر بخەنە سەر دەرمان ئەگەر ئەو نرخی لەسەر دەرمانە زیاتر لە هاوڵاتی وەرگیرە ئەمە کەم سەرپێچیە و بە دڵنیاییەوە ئیجراعات دەکرێت بۆیە هاوڵاتیانش پێیان دەڵێن خۆشیان هۆشیار بن دەتوانن لە ڕێگەی مۆبایلەکانشانەوە
ئەو سیستەمە ئەو نرخە هەموو ئەوانە ببین و چێکیش بکەنەوە بچنە ناو فایلی دەرمانەکەش تەنها لە ستەمێکی ئەلکترۆنی QR کۆددا بۆیە نرخی دەرمان جێگیر کراوە لەسەر دەرمانەکان ئەوەی نەش بێت لە داهاتووشدا هەر دەرمانێک ستیکەری نەبێت ئێمە بە دەرمانی نایاسایی و نافەرمیدا دەنێن.